مامزەلال هیچ وەختێک استراتیژیەتی لەبیر نەکردووە وەکو سەرکردەیەکی کورد هەمیشە ئاواتی و خەباتی ئەوە بووە کورد بگاتە مافی چارەی خۆنووسین. بەڵام لە قۆناغەکانی جیاجیادا ئەو سیاسەتە و ئەو ڕێیەی پەسەند دەکرد کە لەگەڵ واقعیدا بگونجێتن. لەبەرەوە ئەگەر تەماشای خەباتی بکەین لە 70 ساڵی ڕابردوودا لە ناو پارتی دیموکراتی کوردستان دواتر کرد لە دامەزاندنی یەکێتی لە 75ەوە لە پەیوەندیەکانی دەتوانم بڵێم لە هەموو بوارەکاندا قۆناغەکاندا کاریگەری گەورەی دیارە. لە ئاشبوونەوە لە کۆنگرەی ئۆپۆزیسیۆن لە لەندەن لە بەیروت دواتر لە ڕاپەرین دوای ڕاپەرین لە دامەزاندنی دام و دەستگاکانی کوردستان پەرلەمان هەڵبژاردن وەک سەرکردەیەکی گەورە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرەی کوردستانی ڕاوبۆچوونەکانی بەهەند وەردەگیرا و ئەو سەرکەوتنایە بەدەست هاتن بۆ گەلەکەمان دیارە ئەمڕۆ ئەم خەڵکە هاتووتە سلەیمانی و لە هەولێر بەشدارن بەخەمن بۆ یەگرین بۆ ئەم مێژووە دەگرین بۆ ئەم 70 ساڵە خەباتە ئەگرین. ئەزانن مامزەلات چی کردووە و ئەزانن غیابی ئەو چ بۆشایەکی گەورەی هێشتۆتەوە لە ناوماندا. چەند ئەمڕۆ پێویستیمان بەو پیاوە گەورەیە هەبوو بە حکمەتی هەبوو بە دەوری هەبوو. مامزەلات لە هەر شوێنێک حاضر بوو بووە تەفاعولێدا بە خەڵکەکە. چەند لە وەزعێکی ناخۆشیدا بووبین لە دوای چمیە بارانی 88 لە دوای ئەنفال. مامزەلار ئەتوان بڵێم یەکێک بوو لەو تاکە کەسانەی کە هەمیشە وەرەی بەرز بوو هەمیشە ئەیوت سەرکەوتن بە دوایەوە دێتن هەمیشە دەگوت خۆتان کۆکەنەوە خۆتان ئامادە بکەن. لەوەوە دەستپێرە کرد کە وجودی هەیە لە وەختێکدا کە لە 86 و 87 و 88 ناوچەیەکی زۆر گەورە لە ژێردەستی پێشمەرگەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوون. دواتر پاشی ئەنفال و چمیاباران کەوتنە سەر سنوور. ئەو کاتیش وەرەی بەرزی مامزەلال زۆر شتی گۆڕی. ئەوت با خۆمان ئامادە بکەین مەفرەزێ بچووک دروست بکەن لە دەرەوەش خەریکی دیپلۆماسیەت بین. بۆیە مەسئولیەتی دەرەوەی وەرگرت ئەو و لە دەرەوەش بە هاوکاری هەمومان ئەو کۆنفرانسەی 89 بە سەرکەوتووی تەواو بوو کە لە پاریس ژیرا. مامزەلاریش لەوێ دەورەی کاریگەری گەورەی هەبوو. دواتر پاشی قۆناغی 2003 ڕوخانی ڕژێم دیارە زۆر باس کراوە. ئێستاکە لە بروسکەی سەرۆک بووشە سەرۆکەکانی دنیادا دەبینین هەمویان ئاماژە پێدەدەن چ دەورێکی گەورەی هەبووە لە داڕاشتی دەستوری هەمیشەی عێراق لە دامەزاندنی دام و دەستگاکەی. دوای ئەوە وەک سەرۆک کۆمار بۆیە تەماشارەکەی هەموو پێکاتەکانی کوردستان هەموو ناوچەکان لە زاخەوە تا خانەقین هەموو پێکاتەکانی عێراق بە تورکمان و شیعە و سوننە و مەسیحی هەمویان ئەمڕۆ بەخەمن بۆ دوا ماڵاوایی مامزەلال. بۆیە تەماشاکەی هەمویان کە باسی یەکەن پێیان وایە سەرکردەیەکی گەورەی خۆیان لەدەستداوە چونکە ئەو کۆکەرەوەی خەڵک بوو هەمیشە باسی چەپکە گوڵەکەی دەکرد کە دەوێت پێکەوە بژین پێکەوە خەبار بکەین. بایخەکی زۆری ئەدا بە یەکڕێزی ناو کوردستان بایخەکی زۆری ئەدا بە پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. ئەیوت ئەو پەیوەندیە ژیانیە بۆ کوردستان. بە تەماشاکردنی ڕابردوومان هیچ ڕێگایشتر نییە ئیلا بە یەکەوە تەواو بکەین. دواتریش لەگەڵ گۆڕانیشە کە ئەو ڕێکەوتنە ئیمزا کرد ئەیوت ئەبێ هەمووان پێکەوە بگەڕێنەوە پەیوەندیەکانی ئاسایی خۆمان چونکە گەری کوردستان یەکڕێزی دەوێت لە ئێمە. پێشهاتەکان زۆر خەتەرناکن ئەبێ بۆ ئەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو ناکۆچیانە بینەوە بە تایبەتی
پاشی 2010 کە شەڕی تایفی لە ناو سووریا لە ناوچەکانی ترە لە یەمەن و لە لیبیا سەریان هەڵدا بوو باسی ئەوەی دەکرد دەیوت بۆ ئەوەی کوردستان پارێزین دەبێ یەکرێزی خۆمان پارێزین